ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان ئایندەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراقا بە میوانداری زۆر بەڕێز کاک شاباس سیوەیلی کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان. کاک شاباس خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێستە. کاک شاباس پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بە تایبەت لە دوای 2023 ئەوەی کە جارێکتر هەرێمی کوردستان وەک ئەمری واقع خۆی سەلماند و لە دەستوری عێراقا بەشێک لە مافەکانی خەڵکی کوردستان جێگەی کرایەوە. دوای تێپەڕینی ئەو زەمانە لە 2023 بۆ 2019 کۆمەڵێک هەڵبەز و دابەز هەڵکێش و داکێش لە ئاستی جیاوازە گۆڕانکاری کۆمەڵی وێزگەیەکی جیاواز لەم پەیوەندیانە هەیە. ئەوەی کە ئێمە لە ساڵی 2019 بەرێکەوین ئەوەیە کە جارێکتر هەرێمی کوردستان و عێراق جۆرێک لە نیەت باشیان پیشان ناوە لەوەی کە بگەنە دەرەنجامێک و کێشەکانیان چارەسەرکەن. پێم خۆشە لە دەستپێکی بەرنمەکە بۆچوونی جەنابەت خوێنەوەی جەنابەت دەزانم لەسەر ئەوەی کە تا چەند واریدا هەرێمی کوردستان و عێراق پێکەوە بتوانن بگەنە ڕێگە چارێکی مامناوەندی بۆ ئەو کێشە هەڵپەسێراوانەی کە لە نێوان هەولێر و بەغدادا هەیە. بەڵێ پێشەکی زۆر سپاس بۆم دەرفەتە کاک سەرباز خۆشحاڵم لە خزمەتان نابین. لە ڕاستیە وەکو بەڕێزت باست کرد پەیوەندەکانی نێوان هەرێم و حکوومەتی بەغدا لەسەر ئاستی جیاواز لە ماوەی ڕابردووە هەڵکشان و داکشانی زۆری بەخۆیەوە بینیوان تێک جاریش گەشتوتە حاڵەتی بنبەست بەکۆی کە لە سەردەمی مالکی و عەبادیش بینیمان لە کاتی جوڵانی هێز و هێرشی سەرباسی بۆ سەر خاکی کوردستان. و سببی ڕئیسیش ئێمە باسی سەرەتای دروستبوونی عێراق ناکەین بەجای لە دوای 2023 شۆ سەیریکەی ئەگە وڵاتی عێراق بنیادنرا لەسەر دەوڵەتێکی تەوافقی بنیادنرا بۆی کە مافی پێکهاتەکان بە تایبەتی کورد و سونە و شیعە پارێزرا بێ دەوڵەتێکی دیموکراسی تەوافقی بوو دەستورەکەشی هەر بە هەمان شێوە داڕێژرا. بەڵام بەداخەوە بینیمان لە ئەرزی واقع لە دوای ساڵی 2005 کە دەستوری هەمیشەی عێراقیش دانرا بەڵام ئێمە نەمانتوانی لە ڕێی دەستوری شەو کە گەورەترین دەسەڵاتی یاساییە لە دەوڵەتی عێراقیە نەماتوانی مافەکانمان لە واقع بەردەستە بکەین. ئەمە سببی ڕئیسیە گەڕێتەوە بۆ عەقڵیەتە شۆڤینی یاخود ئەو عەقڵیەتە توندڕەوەی کە تاوەکو ئێستا لە دەسەڵاتدارانی عێراقیە ئەبینرێت لە ماوەکانی ڕابردووە ئێستاش ئەتوانین بڵین بەردەوامی پێ. ڕەنگ بێ زۆر جار جیاوازی دروست بوو بێ هەندێک سەرکردەی عێراقی بۆ حکومەوەی کە نزیک بوون ماوەیەکی زۆر لە کاتی سەردەمی بەحسا لێرە وەکو ئۆپۆزیسیۆن کاریان کردووە خۆ دۆستایەتیان هەبوو لەگەڵ سەرکردایەتی سیاسی کوردستان. بەڵام کە گەیشتونەتە دەسەڵات بەتاخەو بینیمان هەمان سلوکی دەسەڵاتدارانی پێشویان دووبارە کرد و ئەگە پێیان کرێ خراپتریشیان کردووە. بۆیە بەڕاستی ئەگەر لەو ڕۆ سەیرەکەی ڕەنگ بێت جۆرێک لە ڕەشبینی ببینی بە گشتی لەلایەن هەموو ئاسە جیاوازەکان بۆ لەلایەن جاماوەری خەڵکی کوردستان زۆر ئومێدیان بەو پەیوەندیانە نییە. بەڵام ئەوەی کە ئێستا زۆر بەلای منەوە گرنگە ئەوەیە کە ئێستا پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەندیە بە جۆرێکە کە لەسەر ئاسی دامەزراوەیە کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە و لەسەر ئاسی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمیش نیەتێک و ئیرادەیەکی ئیجابی هەیە بۆ چارەسەری کێشەکان. چی بە دەرەجەیەکەم لەلایەن جەنابی کاک مەسرور بارزانی وەکو سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان کە بینیمان یەکەمی سەردانی بۆ دەرەوەی هەرێم چووبوون بۆ بەغدا بوو و ئەنجامدانی کۆبوونەوە بوو لەسەر ئاسی حکومی و ئاستی پەرلەمان لەگەڵ هێزولایەنە سیاسی عێراقیەکان و زائیدەن لەسەر ئاسی حکوومەتی ناوەندی شخصی یەکەمی کابینەی وزاری کە جەنابی عادل عەبدولمەهدیە ئەبینین کەسێکی ئەتوان بڵین تا بڵێ ڕادەیە کەسێکی نەرمونیانە و تێگەیشتن و تەفاهومی هەیە بۆ کێشەکانی گەلی کورد لە ماوەی ڕابردووە. بەڵام ئەمە تەنها بەز نییە کە ئەمنیەتە باشە هەیە چونکە بەڕاستی عێراق خۆی عێراق وڵاتێکی زۆر ئاڵۆزە لە ناو عێراقدا شەڕێکی ئیقلیمی زۆر گەورە ئەکرێ و وڵاتانی ئیقلیمی دەستیان هەیە لە کێشەکانی عێراقیدا ڕەنگ بێ زۆر لە دەوڵەتی ئیقلیمی کار بۆ بکەن کە ئەم کێشانە بەردەوام بێت چونکە قازانجی ئەوان لەوەدا بۆ ئەمەش هەندی هێزولایەنی ناوخۆی عێراقی وە کوردستانیان کردووە بۆ داردەست بۆی تەگەرە و ئەرقەلە بخەنە نێوان پەیوەندیەکانی هەرێم و بەغدا چونکە ئێستا ئەگەر لە ڕوویکی واقعی سیرکەی پەیوەندیەکان ئیشکالێتێکی یاسایی ئەوتۆی نییە چونکە لە دەستورە مافی گەلی کوردستان چەسپیوە ئەو کێشانی ئێمەشکە لەگەڵ حکوومەتی ناوەندی هەمان بۆ هەر بۆ بەدەستێنانی ئەو مافانە بووە کە ئەوان جێبەجیان نەکردووە. بۆیە لە ئێستا ئەبێت بەڕاستی باز لەوە بکەین کە دەسەڵاتدارانی عێراقی خۆیان یعنی پەندیان لە ڕابردووی خۆیان وەرگرت بێ
بە درێژای 70 ساڵ مێژوور ڕابردووی عراق و نزیکەی 100 ساڵ لە دوایتریشە بینیمان کە ئەگەر لەبەرەوەی کێشەی کورد حل نەبووە لە عراق تا ئێستا ناتوانین بە عراق بڵین عراق دەوڵەتێکی خاوەن سیادە دەوڵەتێکی دیموکراسی کە ئیدعای بۆ کرێ بۆیە ئەبێ ئەو پەندا دەسەڵاتدارانی عراقی پەندیان لە ڕابردوو وەرگرتە بێ هەتاوەکو کێشەی گەلی کوردستان چارەسەر نەکرێت ناتوانین عراق وەکو عراقێکی دیموکراسیەوە ناتوانین بڵین هاوڵاتیانیش لە چوارچێوەی ئەم دەوڵەتە هەست بە ئارامی بکەن و هەموو بەنسبەت هەموو پێکاتەکان و لەسەر ئاسی ناخۆی هەرێمی کوردستانیش دیسانەوە بەڕاستی بینیمان لە ماوەکانی ڕابردوو ڕەنگ بێ هەندێک هێز و لایانی سیاسی خۆ هەندێک ئەشخاصی سیاسی خۆ هەندێک ئەندام پەرلەمان سلوکی سیاسیان بە جۆرێک بۆ ڕەنگ بێ هەندێک جاگەشت بێتە ئاسی خیانەتی نیشتیمانی و نێتەوەیش ئەمەشمان لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان لەگەڵ کارێکتەرە سیاسەکان بینیوە لە ئەوانی کە کوردستانیش بوون بەڵام بینیمان لە هەڵبژاردنەکانی ڕابردوو کە دوای هەڵبژاردننی لەسەر ئاسی عراق و لەسەر ئاسی کوردستان بینیمان کردوی جەماوەری ئەو هێز و لایەنە سیاسیانە چەندێک دابەزی ئەمە توانین بڵین هاوڵاتیانی هەرێمی کوردستان چۆڵیان لە ئەو کەسایەتیان یاخڕ حیزب و لایەنە سیاسیانە کرد کە چۆن دەڵی هاوتەریب لەگەڵ داخوازیەکانی گەلی کوردستانە بە تایبەتی لە پرسەنەتەوەی نیشتیمانیەکانە لەگەڵ ئەوانە بەردەوام نەبوت بەڵکو پێچەوانی خواستە نیشتیمانی نێتوێتەکان کاریان کردووە بۆیە بەڕاستی بۆ ئەوانیشە بێتە پندێک ئەگەر هاتو سلوکی سیاسی خوان ڕێک نەکەنەوە هاوتەریب نەبێ ئەگەر کاری سیاسی ئەوان لە خزمەتی بەرژەوەندی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبێ بە بێگومان لە هەڵبژاردنەکانی داهاتوو توانین بڵین نەتیجەیەکی زۆر خراپتر بەنسبەت ئەو هێز و لایەنە سیاسیانەشەوە بینی. کاک شاواز بەشێک لە هێزە کوردەکان لێرەش و لە باشوور و ناوەڕاستی عراقیش هەرێمی کوردستان بۆ تۆمەتبارەکەن کە ئەوە هەرێمە ئامادە نیە دەستور جێبەجێ بکە ئەوە هەرێمی کوردستانە ئامادە نیە ئەو ئەرکە ئیداری و دارایی کە لەسەر شانێتی بەرامبەر بە مەرکەز بەجێ بگەێنێ بۆ پیشانێن یا وێنێکی وەمان پیشانێن کە هەرێمی کوردستان هەوڵایەت بەلایەک بخۆی خاوەنی گومرگ و باج و خەراج و نەوت فرۆشتن بێ و بەلایەک تریش میزانێ لە عراق وەربگرێ خوێنەوەی تۆ چیە بۆەوەی کە هەرێمی کوردستان ئایا ئەرکەکانی سەرشانی خۆی بەجێهێناوە کۆمانەڵێن یانەوەی کە ئەمە بابەتێکی ترە بابەتێکی بە سیاسی کراوە بەڵێ بەبێ گومان خۆی ئەگەر تۆ بە تەواتی سەیری بابەتەکەی ئەسڵ وەکو پێشتر باسم کرد جێبەجێکردنی دەسوور یەکەم جار لەلایەن دەسەڵاتدارانی حکوومەتی ناوەندیەوە ئەبێ ئەوان بە ئەرکی خۆیان هەستن و ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان پێشەلی کۆمەڵێک ڕێککەوتن یاخۆ هەندێک ڕێگەنمایەکی کردبێت لەسەر ئاسی عراقی بابەتەکەەوە ئەوان پێشتر دەست پێشخەریان کردبووە بۆ پێشەڵکردووە ئەوەی کە بەڕاستی هەندێک تێنەگەشتنی شێ لە بڕگە و مادەکانی دەستور کە پێویستی بە تەفسیری زیاترە پێویستی بە هەندێک ئەتوانین بڵین کۆنفرانسات و هەندێک کۆبوونەوە لەسەر ئاسی باڵا لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا هەیە بۆ تێگەشتن لەو پرسانە چونکە ئەوەی من وەکو یاساناسێک لی تێگەشت بوون بابەتی بکە جەنابەت بازیەکی لە کێشە سەرەکان نێوان هەرێم و بەغدا بابەتی پرسی وزە و نەوت و هەناردەکردنی نەوتە کە بە هیچ شێوێک لە دەستوری عراقی ڕێگری نەکراوە لەو نەوتە کە بنێردێتەوە ئێستا بووە ئەمری واقعیش خۆی حکوومەتی ناوەندی مامەڵەی لەگەڵ ئەو واقعاکە کە ئێستا هەیە بەڵام ڕێگریەکان تەنها بوو ئەوەیە کە بۆی کە حکوومەتی هەرێم ئەزانن بەڵێ ڕاستە نیەتێکەیە لە ناو هەرێمی کوردستان نیەتێکی سربەخۆیە و ئێمە سەرکردایەتی سیاسی کوردستان لە ڕابردوو لە ئێستاش و لە داهاتوش ڕنگ بێکاری سەرەکی بۆ سربەخۆی بێکامە مافێکی ڕەوای گەلی کوردستانە بەڵام بە سەریحیش ئەوە وتراوە هەر کاتێ هەتا ئەو کاتێک لە چوارچەوەی حکوومەتی عراقی و لە چوارچەوەی دەوڵەتی عراقیا بین ئێمە ئامادەین لە چوارچەوەی دەستور مامەڵە لەگەڵ حکوومەتی ناوەندیا بکەیت بەڵام سێ چوار کێشەی زۆر سەرەکی لێ هەیە لە نێوان هەرێم و بەغدا بابەتی پرسی پێشمەرگا توانین بڵین لە دوای 2023ەوە کە هێزی پێشمەرگۆ ئەنزومەی دیفاعی عراقی کاری بۆ کراوە تاوەکو ئێستانە پێداویستی سەربازی دراوە بە هێزی پێشمەکە نەموچەی هاتووە لەلایەن حکوومەتی ناوەندیەوە نەوەکو پێویستیش گرنگی پەروەردەکردنی و فێرکردن دراوە بە هێزی پێشمەرگەی کوردستان کە ئەمە بینین خەلەلەکە لە حکوومەتی عراقیەوە بووە بابەتێکی تر بابەتی مادی 140 کە ئێمە بینیمان ئەوەی کە هۆکار بوو بۆ ئەوەی کە مادی 140 جێبەجێ نەکرد لە نهاتی ساڵی 2007 هەر حکوومەتی ناوەندی بوو کە عرقەلەی بۆ دروست کرد بۆ گەشتووە بەو عقارە ئەگەر بێت و باسی بابەتی بوجە و موچەش بکرێت بینیمان بەبێ هیچ چۆنەڵی ڕەوایەتێکی یاسایی کە بینیمان لە سەردەمی مالکی بە ئیمزایەک و شێوازێکی شەفەی موچەی و بودجەی هەرێمی کوردستان ئەبڕێ کە لە هیچ دەسەڵاتێکی عراقی ئەم شتە ڕووی نەداوە تەنانەت لە سەردەمی بەحسیشە موچە و بودجەی هەرێمی کوردستان نەبڕاوە بۆیە ئەوەی کە ئێستا بینرێ ئەگەر باس بابەتی ناردەندەرەوەی بابەتی نەوت و ئەوانەی یاخود ئێستا ئەوەی کە زۆر
قسەی لەسەرکرێ ئەوەیە گوایە ئەگەر لە ساڵی 2020 هەرێم 250,000 بەرمیل ڕادستی حکوومەتی ناوەندی نەکا ئەوە بوجە و موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ئەبڕێ ئەمەش دیسانەوە بە لەراوابردننی بابەتەکانە چونکەم پێم وایە ڕێکەوتنێکی سەرەتایی هێش لەسەر ئەو بابەتە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا چونکە لە ساڵی 2014 کە موچە و بودجەی هەرێمی کوردستان بڕاوە هەرێمی کوردستان تووشی قەرزێکی زۆری ئەو کۆمپانیانە بووە کە نەوتیان دەرهێنەوە هەروەها تووشی قەرزێکی زۆر بووە لە ئاس هەوڵاتیان و فەرمانبەرانی خۆیانەوە لە ئاس کەرتی تایبەتەوە زۆرینەی ئەو پرۆژانەی کە دەست پێکراو بنیوە ناچڵی بەجێما بووی ئەمە قەیرانێکی دارایی لە هەرێمی کوردستان دروست کردووە ئەگەر بێت باسی ئەوە بکەین کە ئەبێ ئێمە نەوت ڕادست بکەین بەڵام ئەی بودجێ ئەو 4-5 ساڵە چی لات ئەبێ ئێمە لەوە بپرسن پێشتر ئەو پارەی بۆ کوێ چوە ئێمە چۆن قەرەبووی ئەو چەند ساڵە بکەینەوە بۆیە ئەگەر هەر زۆر بە سەدحیش سەیری ئەو بابەتێکی ئەتوانین بڵێن دە بەرامبەری ئێستاش پارەی حکوومەتی هەرێمی کوردستان قەرزان یعنی حەقی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هێشتا لای حکوومەتی ناوەندی ئەمە بێجگە لەوەی کە لە سەرەتای دروستبوونی عراقیەوە کە لێرە خاکی کوردستان بەکارهێنراوە بە تایبەتی لە مانتیقەی کەرکووک و ئەوانە کە بەشێکی زۆری وزەی عراقی و نەوت لەوێ دەرهێنراوە کراوە بە تۆپ و بە ئەسلحە و بە چەکی کیمیایی و کوردی بێجینەوە سایت کراوە پێکی میاباران کراوە ئەی بۆ ئەگە خەڵکێک هەیە باسی ئەم بابەتاکە بۆ ئەم شتانە بەلا ڕێیابە بۆیە من پێم وایە بەڕاستی ئەم بابەتانە بابەتی بە سیاسیکردنی ئەسلی مەوزوعەکانە ئەگەر بێتە سەر حسابەکە ورد بکەیتەوە هەرچەند من کەسێکی ئابووری ناسیش نیم بەڵام بەگشتی سەیری بابەتەکەیکەین ئێمە چەند بەرامبەر ئەوە حەقمان هەیە لەسەر ئاسی دەوڵەتی ئیتیحادیە چونکە تاوکو ئێستا تەنانەت ئەوانەی ئەنفال کراون ئەوانەی کیمیاباران تاوکو ئێستا قەرەبوو نەکراونەتەوە کە لە سەردەمی ڕژەمی بەحسەوە بە یاساش ڕێکخراوە کە بێ قەرەبوو بکرێنەوە بۆیە بەڕاستی کێشەکانی ئێمە لەگەڵ حکوومەتی ناوەندی ناڵین کێشەی کەموە بەڵام سەبەبی ڕئیسی ئەم کێشانە ئەوەیە کە نانەوێ ئەوان خۆیان دان بەوا بنێن کە بەڕێ پێکاتێکی سەرەکی لە ناو دەوڵەتی عراقیە کە کوردەوە بێ مافەکانی بەپێی دەستور جێبەجێ بکرێت سەبەبی ڕئیسی ئەوەی نەکو ئەوەی کە ئێستا بازەکرێت حکوومەتی هەرێم بۆ نمونە نەوتی خۆی ئەنێری یاخود حساب بۆ حکوومەتی ناوەندی ناکە بەبێ گومان ئەگەر تۆ بەرامبەرەکەت بەو شێوازە مامەڵەکە خۆ ناکرێت سەرکردایەتی سیاسی کورد دەست لە هاوڵاتیان و هەرێمی کوردستان بەروە ئەگەر ئەو ببینە و عەقلیەتە شۆڤینیە تندڕەوە حکمی عراقەکە بێگومان ئەبێ ئەوان بەرپرسیارن بەرامبەر موچە خۆران بەرامبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ڕێگەی تر بگرنە بەر بۆ ئەوەی کە پێداویستی دارایەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پڕ بکەنەوە. کاک شاواز لەو زەمانەی کە عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیران کە هەوڵی نەرمینەوەاندنێکی یاوە هەندێک دەست پێشخەری کردو بووی کە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێبکەوێت بەڵام زۆرجار بەشێک لە عەرەبە شۆڤێنەکان لە لیستە جیاوازەکانی دەوڵەتی عێراقا ینی هێشتا ئەوان دژی مافەکانی خەڵکی کوردستانن دژی بە دەستوری ناساندنی هەرێمی کوردستان و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستانن بنمونە لە کۆنفرانسێکی کۆنفرانسی کە ڕێکخراوە مەدەنیەکانە دانا جەزا عەلی کاتب ئەندامی پەرلەمانی عێراق ئەڵێت بەشێ لە ئەندام پەرلەمانەکان لە بەغدا بە سەرێحی بەڕوونی پیان وتوین کە ئەوان ڕازامەند نین بە عێراقێکی فیدراڵی تەنانەت بۆ ئەندازەیان بەم لەفزە و توانەکە پەشیمانن لەوەی کە ڕۆژ لە ڕۆژان ڕێگەیان ناوە دەستوری بۆ عێراق بنووسرێتەوە لەو دەستورەیە هەرێمێکی فیدراڵی وەکو هەرێمی کوردستان هەبێ کە چاوەڕوانی زۆری هەیە کە ئەوێت هەرێمێکی زۆر بەهێز بێت بەراورد بە ناوەڕاستی باشووری عێراق ینی ئەتەوێ بڵێ بۆ نمونە لەو خوێنەوەی کێسە بەڕێزت باست کرد کە هێشتا لە ناوەند بە پشتبەستن بە و قسەی دانای جەزا عەلی کاتب ئەندامی جۆ نوێنەران لە بەغدا هێشتا ئەو نزعەیە زاڵە و خاوەن بڕیارە کە ئەوێت عێراق بڕۆ عێراقێکی فیدراڵی نەڕوا و دەستور جێبەجێ نەکرێ بە تایبەت ئەو بڕگانی دەستور کە لە قازانجی هەرێمی کوردستانە بەڵێ بە بێگومان ئەمە شتێکی شاراوە نیە و شتێکی واقعە تەنانەت لە سلوکی سیاسی کارکتەرە سەرەکیەکان زۆر جاش وەکو دامەزراوەکو عەزابی سیاسی بە تایبەتی لە شارعی شیعەیە و لەگەڵ ئەو سونانەی کە شۆڤێنیشن ئەمانە بە تەواوەتی ڕەنگی یاوەتەوە هەر ئەوەش سەبەبی ڕئیسی ئەوە بۆ تاوەکو ئێستا عێراق لە ڕووی پراکتیکەوە نەبووە دەوڵەتێکی فیدراڵی لەسەر ئەرزی واقعدا و ئەگەر باسی بابەتی ساڵی 2023 و 2005 نووسینەوەی دەستور بکەیت ئەتوانین بڵێن ئەو کاتە دەسەڵاتدارانی عێراقی لە کەمترین هێزیان هەبووە لە نووسینەوەی دەستور و ئەو کاتە بە تایبەتی بەسێژر فشاری کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەم دەستورە نووسراوەتەوە کوردیش بە سەرکردایەتی سیاسی کوردستان بە تایبەتی
تایبەتی جەنابی سەرۆک بارزانی و خوا لێ خۆشبوو مام جەلال ئەو کاتە دەوری کاریگەری باڵامی لە نووسین و ئەم دەستورە فیدرالیە بۆیە ئەو کاتە بە ناچاری ڕەزامەند بوون لەسەر دەوڵەتی فیدرالی چونکە ترسیان لەوە بوو کورد ئەو کاتە جابێتەوە بەڵام ئێمە توانین خوێنەوەیکی واقعی بکەین ئەو کاتە چۆن ڕەکیزە و ڕوکنەکانی دەوڵەتێکی سربەخۆ وجودی نەبوو لە هەرێمی کوردستان بۆ واقعا کورد قبولی کردکە لە چوارچەوەی دەوڵەتێکی فیدرالی لەگەڵ عێراق بەردەوام بێ بەڵام نیەتی هەر هەمیشار ئەوە بووە کە سربەخۆ بێت چونکە ئەوە تۆ ماوەڵە لەگەڵ ئەو یعنی ئەو عقلیەتە شۆڤینی و تونڕەوانەکەی کە ئێستا ئەبینی لە ساحی سیاسی عێراقیە حکومەکەن هەمان ئەو عقلیەتەشە کە لە ڕابردووە بۆ هیچ گۆڕانکاریکی بەسەرا نهاتوو بۆیە کوردیش حەقی خۆیەتی کەبی لە داهاتووی خۆی بکاتەوە وەکو بەرپرسیارەتێکی بەرامبەر نەتەوەکانی داهاتوو کە بێ سەرکردایەتی سیاسی کورد هەمیشە هەوڵی ئەوە باکە بەڵێ هەرچی زووترە هەر چەندێک ئیمکان هەبێ ئەگە بە لێک تێگەیشتن بێ یاخود بە ڕێگەیەکی تریش بێ بەڕاستی لە چوارچێوەی ئەم دەوڵەتە چونکە دەوڵەتی عێراق بەڕاستی دەوڵەتێکی لێک هەڵوەشاو و فاشل تاوەکو ئێستا وەکوتم ناتوانین بڵێ عێراق دەوڵەتێکی خاوەنی سیادێ ئەنواع شەڕی هەواڵگیری ئەنواع شەڕی ئیقلیمی لە ناو ساحەی سیاسی عێراقیە ڕوەدا تەنانەت زۆر جار کابینە وزاریەکانی لەلایەن دەوڵەتانی ئیقلیمیەوە دانێ خۆمە شتێکی شاراوە یانی بۆیە ئەم کاریگەری دەوڵەتانی ئیقلیمی ئەمە کاریگەریشی کردووەتە سەر کێشەی گەلی کورد لە ناو عێراقیە و ئەوەشی کە لەلایەن بەڕێز ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزە وترا بەڵێ شتێکی واقعی هەر کەسێک ئەگەر تەنانەت هاوڵاتێکی ئاسایش بچێت تەعامل کا لەگەڵ بچێتە بۆ نمونە ناوەڕاست و خواروی عێراق بە ئاشکرا ئەو بابەتە ئەبینی هەستی پێیەکە کە ئەم نیەتە خراپە هەیە بۆیە تاوەکو ئێستاش بەڕاستی ئەتوانین بڵێن شێوازی دانوستانەکان تەنانەت لەم کابینە نوێش ئەتوانین بڵێن جۆرێک لە سیستی پێوەیە چونکە بۆ نمونە لە بابەتی ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک کە چەندێکە بڕیاری لێدراوە کە دۆخی کەرکووک ئاسایی کرێتەوە و ئەو دەسەڵاتە سەربازێ نامێنێت تاوەکو ئێستا لە ئەرزی واقعا بۆ نمونە شتی تر ئەبینین ئێستاش بۆ نمونە پرۆسەی تعریبکردن بەردەوامە لە سنووری مادەی 140 کابینین هەڵبژانی ئەنجومەنی پارێزگاکانیش نزیک بە تۆ کامە کاریگەری هەیە لەسەر چارەنووسی ئەو ناوچانە بە نسبەت ئێمەوە بۆیە ببینین بەڕاستی کێشەکانی عێراق کێشەی گەورەیە لەگەڵ ئێمە بەڵام ئەوەی کە جیاوازە ئێستا هەر ئەوەی کە ئێستا تەعاملەکە لەسەر ئاستێکی دامەزراوەیە لەسەر ئاستی حکوومەتەوە لە ئاستێکی باڵایە و ئەتوانین بڵین لەسەر ئاسی باڵاش نیەتێکی ئیجابی هەیە ئەگەینا بۆ کۆی بڵێ ڕێکەوتنێکی سیاسی یاخود بەتاوەتی یەکلایی بۆ تۆ لەسەر ئەو کێشانە من پێم وایە ئەوە شتێکی چۆنەڵی وا بە ئاسانی ناتوانین ئێمە بڕۆ باوەڕ بۆ بکەین کە بە ئاسانی دەسەڵاتدارانی عێراقی بێنەژێر ئەو بارێکە مافەکانی گەلی کوردستان دەستەبەر بکەن بەڵام ئێمە ڕێگەی تریشەیە بگرینە بەر شەرت هەر بابەتی چەک و بابەتی شەڕ و ئەوانە نییە بۆ نمونە ئێستا تۆ لە سەردەمی دیموکراسی کە ئیدعاکرێت لە جیهانە ئەبێت ئێمە فشار بکەین بۆ ئەوەی شخصی سێم داخلی ئەم مەلەفانە بێ ینی مەلەفی کورد بە تەواوەتی بە نێودەوڵەتی بکرێت لەلایەن نەتەوە یەکگرتوەکانە هەوڵ بین ئێمە ئەو ڕێگەی بگرینە بەر پێم وایە ئێستا کارێکی باشە کە لە ڕێی نەتەوە یەکگرتوەکانە وڵاتانی زلهێز و ئەو دۆستانی کە لەلایەن ئێمە وەکو دۆست کاریان لەگەڵەکەین ئەم دۆستانە بەڕاستی بە نێودەوڵەتی بکرێن و پیشانی ئەوە بدرێت بڵێ ئەوە تاوە خەتاکە دەسەڵاتدارانی عێراقی کە نانێژێر باری مافەکانی گەلی کورد ئەگەینا حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا لە ئەرزی واقعدا ئامادەیە بە پێی و ڕێکەوتنانە لە چوارچێوەی دەستورە و دانوستان بکە و ئامادەی گفتوگۆشە هیچ کاتێکیش گفتوگۆ ڕەت نەکردوێتەوە. کاک شاباس بەرەو کۆتایی بەرنامەکەوانە چین پێم خۆشە بۆ چونت بزانم لەبارەی ئەوەی کە لە ناوخۆ بەشێک زۆر جار حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەتێکی نامۆوە ناسێنن و بەشێ لە هێزە سیاسیەکان بەشێ لە میدیا بەشی لە ڕۆژنامەنووسان کە بە دڵنیایی ئەمانە خاوەنی ئایدۆلۆژیان کار بۆ هێڵێکی سیاسیەکەن زۆر جار حکوومەتی هەرێمی کوردستان ڕخناکەن و تاوانباریەکەن و لە ئاسی پێویستە پشتیوانی ناکەن جۆرێک لە فشاری بۆ دروستەکەن لە وەختێکە ڕەنگە ئەمە جۆرێک لە جۆرەکان مووقیفی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر بەغدا لاواز بکە قسە یا بۆ چوون یا ڕاوی تۆ چی بۆم بابەتە تا چەند گرنگەوەی کە خەڵکی کوردستان شارعی کوردستانی پشتیوانی ئەم حکوومەتە بکەن لەوەی کە ئەم حکوومەتە بەهێزەوە مامەڵە لەگەڵ بەغدا بکە. بەڵێ وڵای ڕنگ بە یەکێک لە تەوەرانی کە بیرماچۆ لەم بەرنامە باسیکەین بالفعل ئەو بابەتە بووە کە یەکێک لە کێشەکارانی گەلی کوردستان لە چوارچەوەی دەوڵەتی عێراقیە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو شەر ئەوە بۆ کێمە لە ناوخۆوە نەمانتوانیوە یەک گوتار بین و نەمانتووە وەکو هێزێکی سیاسی تۆکمە کە لەسەر ئاستی باڵا تەعامل لەگەڵ دەسەڵاتدارانی عێراقیەوە بۆکو ئەو پەرتەوازەی نێوان هێزولایەنە سیاسیەکان کاریگەری هەبووە بەڕێکەیەمە لەناو بەغداش بەلاوازی سیر بکرێن بە تایبەتی بینیمان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر چەند کاریگەری هەبووە
بینیمان کە هەوڵێک هەبوو تەنانەت دەستور هەموار بکرێتەوە بێ بە ئەو دەستورەی فیدرالی کە باسی کرد بە تەواوەتی نەمێنێ حکوومەتی عێراقی بێ بە حکوومەتێکی زۆرینە و کەمینە کە لە ئەساسە خۆی لەسەر ئەو بنەمایە دانەمەزراوە. بۆی بەڕاستی لە پرۆسەی دانووسان و مامەڵەکردن لەگەڵ دەوڵەتی عێراقم پێم وایە هەموو ئەگەرەکان کراون، یعنی بەڵام ئەوەی کە گرنگە هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی بەشداری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانن لەگەڵ سیاسەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان من لەسەر ئەرزی واقع و بە پێچوانی ئەوە مامەڵەی سیاسی نەکەن بە تایبەتی لە پەرلەمانی عێراق و لە ناو پەرلەمانی کوردستان، چونکە ئەبێ ئەوان ڕازگۆ بن لەگەڵ ئەو ڕێکەوتنە سیاسی کە بۆ پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کردویانە، چونکە ئەگەر هات و پێچوانی ئەوە کاریان کرد بە دڵنیایەوە زەرمەند یەکەم خۆیانن، چونکە لە ماوەی ڕابردوو بینیمان کە کێوی جەماوەری ئەوان چەند داپەزیەوە بینیشمانە کارنامە و دروشمەکانیان بۆ ڕێکلامەکانیان بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەمووی دیار و ڕوونە کە کارنامەکانیان چی بۆ ئەگەر پێچوانی ئەو کارنامانە کار بکەن کە لە سەروی هەموویەوە مەبەستیان ئەوەیە پاراستنی بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستانە لە ناو کارنامەی هەموو هێز و لایەنە سیاسیەکانە هەیە، بۆی ئەبێ بە پێچوانی ئەمە و کار نەکەن گرنگەوە لەگەڵی شابڕاستی هەندێک میدیاشەیە لە کوردستان کە جێی سەرنجە، ینی جێی باەخی ئێمەیەکا بێ باسی بکەین، چونکە ئەمڕۆ میدیا توانین بڵین بەشێکی زۆری ژیانی کۆمەڵگەی داگیر کردووە بە تایبەتی سۆشیال میدیا، ئەوانیش ئەبێ دەورێکی کاریگەری خۆیان ببینین و ئەبێ بەڕاستی من پێم وایە بێت لە پەرلەمان کار لەسەرەوە کرێ ئەم بابەتی میدیا بە نیشتیمانی بکرێت، چیتە ڕێگە نەدرێ هەندێک میدیا بە ناوی ئازادی و بە ناوی دیموکراسیەوە پێچوانەی خواست و بەرژەوەندی باڵاکانی هەرێمی کوردستان گفتاریان هەبێ یاخۆت چاوپێکەوتنیان هەبێ یاخۆت هەوڵ بدەن شارعی کوردستانی بەلاڕێدا بدەن لە پرسە سیاسەکانەوە لە هەندێک بابەتیشە ینی چۆنەڵی بەلای دەسەڵاتدارانی حکوومەتی ناوەندی بیشکێنەوە کە پێیان وایە ئەوان لەسەر حەقن و ئێمە بە پێچەوانەوە. بۆیە گرنگە بەڕاستی میدیاش دەورێکی نیشتیمانی هەبێ لەم پرسانەیە و هاوتەری پیش لەگەڵ هێز و لایەن و کارکتەرە سیاسیەکان و ئەندام پەرلەمانەکانیش کە بینین ئێستا خۆشحاڵین کە بینین ئێستا چۆنڵی شێوازی کاری پەرلەمانیش تۆزە گۆڕانکاری بەسەر هاتووە، بینیمان لە خولەکانی پێشوە لەسەر ئاسی عێراق و لەسەر ئاستی پەرلەمانی کوردستانیش بەڕاستی زیاتر پەرلەمانتار وەکو پاڵەوانی سەرشاشە و پاڵەوان بازی ئەوانە دەرەکەوە، بەڵام ئێستا بینیمانە شەڕەکە چۆتە ناو بەواقعی چۆتە ناو جەلسەکانی پەرلەمانەوە ئەمە ڕێگە دروستەکەی کاری پەرلەمانیە، بۆیە ئومێد دەکەین کە بۆ داهاتوش لەسەر ئەم ڕتمەی خۆیان بەردەوام بن ئەگەر جیاوازیەکی شەیە لە ناوخۆەوە لەسەر ئاستی عێراق و لە پەرلەمانی عێراق جیاوازیەکانیان وەلا بنێن و لە پێناو بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان سیاست بکەن و ڕەفتار بکەن. کاک شاباز سیوێلی کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان خۆشحاڵ بووین کە لە ڕاڤا ئامادە بووی، سوپاس بۆ هەموو شکردنەوەکانت. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەتە. دەستان خۆش بێ و سپاس. ئازیزان تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.